لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز مەرد عەلی خاڵە ئەنجامی پەرلەمانی کوردستان لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. زۆر سوپاس. ئەوەی کە تا ئێستا حکوومەت یاریمی کوردستان لە کابینەی نوێمدا کردوێتی بەبێ جیاوازی بۆ سەرجەم شارەکانی کوردستان بۆ بەڵام لە سلێمانی چاوەڕوانیەکان زیاتر لەوەی کە خزمەتی سلێمانی بکرێت. سەرۆکی حکوومەت چی بۆ سلێمانی کردووە و چۆن خزمەتی ئەم شارەت ئەتوانێت بکات؟ سوپاس بۆ میوانداری بەڕێستان. پێشەچی پیرۆزبایی 241 ساڵی دامەزرانی سلێمانی لە خەڵکی سلێمانی و هەموو خەڵکی کوردستان بە هەموو پارچەکانی کوردستان دەکەم. سلێمانی وەکو شارێک ئەگەر بێت و بە چەند دێڕێک لە یادەکەیدا باسی بکەین دەتوانین بڵێن ڕۆحی شۆڕژێڕی لە هەر شوێنێک سەری هەڵدابێ لە سلێمانی بە خوێنی لاوەکانی ئاودراوە و گەورە بووە. قەڵەمێک بووە کوردایەتی نووسیبێتی لە سلێمانی تیش کراوە. ئیلهامی بیری ئازادی بووە، نەقاشی پەیکەری بەرخودانی و کوردپەروەری و بەرگری لە دۆزی ڕەوای کورد بووە. بۆیە هەر شتێک بۆ ئەو شارە بکرێت شایانیەتی. خەڵکی سلێمانی و گەورەی سلێمانی لەوەدایە کە لە مێژووی ئەو شارەدا هەمیشە لە لای دۆست بە شاری هەڵمەت و قوربانی وەسف کراوە، لە لای دوژمنیش بە مەدینە سەعبە ناوی هێنراوە کە هەرگیز نەتوانراوە دەستەمە و جڵە و بکرێت. بۆیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و باز لە کابینەی نوێم بکەین سڵمان نەکردوێتەوە لەوەی کە خزمەتی سلێمانی بکەین هاوتاو هاوشانی شارەکانی دیکەی کوردستان. پرۆژە لە سلێمانی ئەنجام درراوە، بودجەی بۆ تەرخان کراوە، بەڵام واقعەیەک لەو شارە هەبووە کە ڕێگر بۆ لەوەی کە ڕنگدانەوەی پرۆژەکانی حکوومەت هاوشێوەی شارەکانی دیکەی هەولێر و دهۆک لە سلێمانش ڕنگ بداتەوە. بۆچی بەو شێوازە بووە؟ وەکو ئاماژەم پێدا ئەو واقعی کە لە سلێمانی هەیە هێزێکی دەسەڵاتدار لەوێ حکوم دەکات کە هاوبەشە لە حکوومەت، بەڵام هاوبەش نیە لەوەی کە بەرگری لە دۆخی سلێمانی بکات. ئەو بودجەیە کە بۆ سلێمانی تەرخان دەکرێت بەو شارەی ببەخشێ، ئەو داهاتی کە پێویستە لە سلێمانی کۆ بکرێتەوە و بۆ ئەو شارە تەرخان بکرێتەوە ئەنجامی بدات. ئەمانە هەمووی ڕێگر بوونە، بەڵام سەرڕای ئەوەی ئەو ڕێگریانش ئێمە نەوەستاوین. پرۆژەمان بۆ سلێمانی ئەنجام داوە، چەندەها پرۆژە لە ڕێگاوبان، لە بنیادنانی ژێرخانی ئابووری، ژێرخانی کشت و کاڵی لە سلێمانی جێبەجێ کراوە لە بواری جێبەجێکردندایە. ئەوەی لە ماوەی دوومانجی ڕابردووشدا پرۆژەی ئاوی سلێمانی کە بە بڕی زیاتر لە $9 بلیۆن لەسەر دەستی سەرۆکی حکوومەت بۆ ئەو شارە بەردی بناغی دانرا لە جێبەجێکردندایە. ئەمە دەستپێکی پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە کابینەی داهاتوو ئەوەی ئێمە لە دانوستانەکانمان لەگەڵ لایانی دووەم کە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر پێکەنانی حکوومەت و هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی پەرلەمان و بابەتەکانی دیکە مناقەشەمان کردووە. ئەوەیە بەش سلێمانی بەشێکی گرنگی ئەو مناقەشاتانێت، چکە پێداگری لەوە دەکەین کە سلێمانی دەبێت خزمەت بکرێت، نابێت بەو جۆرەی کە ئێستا هەیە پەراوێز بکرێت. باشە. لە دوایەم هەڵبژاردنەی کە ئەنجام درا بۆ پەرلەمانی عێراق بە تایبەتی کە پارتی دموکراتی کوردستان توانی 1 ملیۆن دەنگ تێپەڕێنێت، لە سلێمانی ژماری دەنگەکانی زیادی کرد و بە ڕێژێکی بەرچاو لە سلێمانی و هەڵەبجە بە تایبەتی. ئێستا خەڵک چاوەڕوانیان زیاترە لەوەی کە تا ئێستا ئەگەر ئەو پرۆژانە کراون پرۆژەی زیاتر لێ بکرێت وەکو شارەکانی دیکە بەبێ جیاواز. هێرچەندە وەکو جەنابەت وتت لە بواری ڕێگەوبان لە هەڵەبجە و لە سلێمانی و دەوروبەری لە باڵی پرۆژەکانی ئاو ئەوەی ڕێگەی گۆمەسپان کە مەودای نێوان سلێمانی و هەولێریش نزیک دەکاتەوە. خەڵکی سلێمانی پێویستیان بەچییە؟ وەکو خەڵکی سلێمانی ئەم هەڵبژاردنە پیشانی داین کە خەڵکی سلێمانی میلەتێکی زیندووە، بابەتی پاداشت و سزا لە سلێمانی ڕەنجی داوەتەوە. ئەو هێزانی کە لە ڕابردوو خۆیان خستوە سەر شەپۆلی ناڕزایەکانی خەڵکی سلێمانی، ڕانڕزایەکی دەستکرد کە بە پلان و بەرنامە دروستکرا بوو دژ بە حکوومەت و کار و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان. نەتیجەی خۆیان بینی، هەموو هێزەکان لە سلێمانی دەنجیان کەمی کردو جگە لە پارتی دموکراتی کوردستان نەبێت. ئەمە ئاماژەیەکی دڵخۆشکەرە و پارتی لە ئاستی ئەو متمانەیە دەبێت بۆ خەڵکی سلێمانی و پرۆژەکانمان لە سلێمانی زیاتر دەکەین. دڵنیایی دەدەین لەوەی کە لە بەرنامەی و کارنامەی حکوومەت و کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان پشتی شێر بەر سلێمانی دەکەوێت. ئەو پرۆژانی جەنابەت باس کرد لە نزیکردنەوەی زیاتری نێوان سلێمانی و هەولێر و شارەکانی دیکە لە بنیاننای ڕێگاوبانی شایستە و هەروەها پرۆژەی ئاو و کۆمەڵێک بابەتی دیکە کە لە جێبەجێکردندایە
ئەمانە لە 4 ساڵی ئایندە بە زیادەوە جێبەجێ دەکرێن. زۆر باشە. ئەبینین لەو شوێنانەی کە پارتی بە تایبەتی بڵێن توانوێتی ڕێژوی دەنگی زیاتر بووە یا جەماوەری زیاتر بووە و دەسەڵاتی زیاتر بۆ لە ڕووی ئیداری و کارگەڕیە و لەو ناوچانە خزمەتێکی زۆر بەرچاو بە خەڵک کراوە. بەڵام ئەوەی ئەو ناوچانەی کە لایەنی دیکە دەستیان بەسەر لایەنە ئیداریەکانی داگرت بێت نیان هێشتا و پرۆژانە و خۆی جێبەجێ بکرێت. ئەمە تا چەندە زەربەی لە خەڵکی سلێمانی داوە و چەندە کار ئەکەن بتوانن ئەمە نەهێڵن لە داهاتوودا بۆی کە سلێمانی شاوشێوەی شارەکانی تر وەکو خۆیان داوای دەکەن خەڵکەکەی خزمەت بکرێت و پرۆژێ بۆ جێبەجێ بکرێت. بڵێ لە ئەو شوێنانەی کە پارتی دیموکراتی کوردستان وەکو خاوەنی حکوومەتی هەرێمی کوردستان و کارنامەی کابینەی نوێم لە 4 ساڵی ڕابردوو ئەو شوێنانی کە دەسەڵاتی تەواوی تێدا هەبوو یەکە ئیداریەکان سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوون و ئەو کەسانی کە لە حکوومەت دابوون سەر بۆ حیزب بوون خزمەتگوزاریەکان پڕ بە پێستی خۆی ئەنجام درراوە. بەڵام لە سلێمانی بەو جۆرە نەبووە. هۆکارەکەشی ئەوەیە کە خەڵکانێک بەشدارن لە حکوومەت تایتڵی حکومیان وەرگرتووە بەڵام نووسنگەکانیان لە جیاتی ئەوی بێ بە شوێنی خزمەتکردنی سلێمانی دانانی بەرنامە و پلانی استراتیژی بۆ خزمەتکردنی خەڵکی ئەو شارە بووە بە نووسنگی قاچاقچێتی بە نووسنگی هاوردەکردنی دووگ و گۆشتی بەسەرچوو داخلکردنی ئۆتۆمبیلی بڕاوە و هەرچی بابەتی قاچاقچێتی و زەربەدانە لە داهاتی حکوومەت لەو مەرزانەدا لەو نووسنگانە پلانی بۆ دانادرێت شاخەکانی ئەو شارە بەش بەشکران گردەکانی داتاشراون زەویەکانی لە جیاتی ئەوەی بۆ فەرمانبەران تەرخان بکرێ پارکەکانی ڕەگەزی دەگۆڕدرێ بۆ پرۆژەی نیشتە جێبوون کە لە سوود و قازانجی بەرپرسانی حزبی ئەو شارەیە دەستی میلیشیا و هێزی حزبی لە ژێر ناوی حکوومەتدا لەو شارە پەرەی سندووە تۆڵە و تەسفیەی حساباتی حزبی و شخصی لەو شارە لەسەر دەستی ئەو هێزانە ئەنجام دەدرێت. بەڕاستی دۆخی سلێمانی دۆخێکی ناجێگیرە پێویستی بە هەڵوەستە لەسەرکردن و پێداچوونەوەی جددی هەیە و دڵنیاشم لە دانوستانەکانی پێکەنانی حکوومەت ئەم بابەتانی کە لە ساڵی ڕابردوو ڕوویانداوە بە ئاسانی تێپەڕ نابن پێویستە چارەسەر بکرێن. زۆر باشە وەکو ئاماژەت پێکرد مێژوێکی دیرێنی هەیە سلێمانی و خاوەن خەبات و قوربانیدانێکی زۆرە و جێپەنجەی دیارە لە سەرجەم و شۆڕشانێک کە بۆ ڕزگاری کوردستان کراون. بەڵام بۆچی دەسەڵاتدارانی ئەو ناوچەیە وەکو پێویست خزمەتی سلێمانیان نەکردوون؟ ئەمە بەستێکی لە پشتە یان نەیانتوانیوە بیکەن؟ ئەو بابەتەی لە سلێمانی دەگوزارێ ئەو خامەیە کە لە دەستی دەسەڵاتدارانی ئەو شارەیە بنیاتی سلێمانی بەحسا پێدا دەڕێژن سیاسەتی سلێمانی پێ دەنووسنەوە مێژووی سلێمانی پێ دەنووسنەوە ئەو کەسانە بێگانن خامی خەڵکی سلێمانیان دەستداوەتەیە و لە چەند ساڵی ڕابردوودا هەوڵیان داوە حکمی ئەو شارەی پێ بکەن. سیاسەتی سلێمانی سیاست ئەوەی کە تێدا حکوم دەکات سیاسەتێکی کوردانە نیە تێکەڵ چێشێکە لە سیاسەتی ئیقلیمی و خەڵکانێکی دژ بە دۆزی ڕەوای کوردستان نەبووە و نابێت لە سلێمانی خەڵکێک دژ بە کارنامەی حکوومەت و بەرنامەی خۆڕێبەری کوردایەتی بڕژێنە سەرجادە ئەگەر بە فیت و پاڵنەری کۆمەڵێک سیاسی نەبێت کە لە بەرنامە و کارنامەیان لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە میلیشیا و هێزی ئیقلیمی وەردەگرن. بۆیە بۆ ئەوەی ڕەسەنایەتی بگەڕێتەوە بۆ سلێمانی خەڵکی سلێمانی ببنەوە بە ساحب قەرار پێویستە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن و دەنگ بەو هێزە بدەن کە خۆی سەلماندووە بە خزمەتکردن لە کوردستان بە زمانی پرۆژە قسەی کردووە و ئەوەی کە بەڵێنی داوە جێبەجێ کردووە و ڕوون و ئاشکراشە ئەو هێزە چێە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز مەرد عەلی خاڵان دامی پەرلەمانی کوردستان زۆر سپاس لێرە لەگەڵمان. سپاس.